بواری مین لە هەرێمی کوردستان ئێستا ڕاستەخۆ عەلی حەمەد بەگ جێگری سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین میوانی ستۆدیۆکانمانە لە شاری هەولێرەوە. کاک عەلی سپاس بۆ ئامادەبوونت. ئەمەوێ بپرسم ئێوە ئامانجی سەرەکیتان چی بوو لەم کۆبوونەوەی لەگەڵ ڕێکخراوە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان تایبەت بە بواری مین؟ لە ڕاستی دامەبەستی ئەو کۆبوونەوەیە لەگەڵ ڕێکخراوە ناوخۆیی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زیاتریش تایبەت بوو بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ڕێخستنی چۆنێتی ئیش و کاری ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان و کارکردنیان لەگەڵ دەستگای گشتی کاروباری مین هەم لە حەقلەکانی ئەلغامی سەردەمی پێشوو و هەم لە ئەو زەویانە و شوێنانەی کە پاکراونەوە لە ڕێکخراوی تیرۆریستی داعش. ئەو ڕێکخراوانە بەشێکی زۆریان بە تایبەتی ئەجنەبیەکان ڕێکخراوی NGO یعنی غیر حکومین ئەوانە بە فەندی نێودەوڵەتی کار دەکەن. بەشێکی زۆریان ئەوانە تازەنە لە دوای شەڕی داعش هاتوونە تا هەرێمی کوردستان، هەم نوێن لەگەڵ ئیشەکە هەم بۆ ئێمەش جۆرێک پێویستی بە ڕێخستن و تەنزیمکردنیی باشتریان هەیە لەوەی کە هەیە. ئەو ڕێکخراوانە ژمارەیان لە دەوری نۆک ڕێکخراوە کە چەند ڕێکخراوێکیان لە بواری ناوخۆیینە لە بواری هوشارکردنەوەی مەترسیەکانی مین و تەقەمەنی و تەقەمەنیەکانی پاشماوەی جەنگ کار دەکەن و بەشی دووهەمیان بریتی نەو ڕێکخراوانە کە لە بواری پاکسازی مین و لە بواری تەقانەوە بوارەکانی ترا کار دەکەن. لە دوای شەڕی داعش بێگومان هەموو لایەک دەزانن هەم قەیرانی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و هەم شێوازی کارکردنەکە گۆڕانێکی زۆری بەسەردا هاتووە. ئەو ڕێکخراوانە ڕوویان کردوتە هەرێمی کوردستان و تەرکیزی زۆریان لەسەر ئەو منتیقەیە کە پێ دەوترێ منتیقەی گرەی ئێریا واتە منتیقەی تازە ئازادکراو لە دەستی داعش کە ئەو هێزی سوپای عێراق ئازادی دەکاوە هەم ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان ئازادی دەکات. ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە بریتێ لەو شوانەی کە لەژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەی کوردستاندایە بۆیە هەوڵماندا ئەو ڕۆکانە لە نزیکەوە هەم ئێمە ڕاو سەرنج و تێبینیەکانی خۆمان لەسەر کارەکانی ئەوان و هەم ڕاو سەرنج و تێبینیەکانی ئەوانش لەسەر تەعاملی دەستگا لەگەڵ ئەوان و ڕێخستنی کارەکانیان کۆبوونەوەکەمان مەبەستی ئەوە مەبەستەکەی بوو بە شێوەیەکی کورت. بەڵێ کاک عەلی لە ماوەی ڕابردوودا تا چەندەم ڕێکخراوانە هاوکاری دەستگای گشتی کاروباری مین بوون لە پاکردنەوەی زەویەکانی هەرێمی کوردستان و لە ئایندەدا کە لەم کۆبوونەوەیە بە بێگومان باستان کردووە ئەم ڕێکخراوانە تا چەند هاوکارتانە بن لە پاکردنەوەی ئەو زەویانەی کە داعش بە تایبەت پیسی کردوون بە مین؟ ئەو ڕێکخراوانە لە سەرەتای لە دوای ڕاپەڕینەوە ژمارەیەکی زۆر ڕێکخراو لە هەرێمی کوردستان بوون، بەڵام دواتر دوای پرۆسەی ئازادی عێراق و ئەو کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت حکوومەتی عێراق دەستی کرد بە ناردنە دەرەوەی نەوت، ئەو ڕێکخراوانە بەشێکی زۆریان بە بیانووی ئەوەی کە عێراق توانای خۆبەڕێوەبردن و توانای کارکردنی لەو بوارەدا هەیە و توانایەکی مادی باشی هەیە بەهۆی ناردنە دەرەوەی نەوت. ئەو ڕێکخراوانە زوربیان لە کوردستان سەحب بوونەوە تەنها ڕێکخراوی ماک MAG بە بەردەوامی لە کوردستان ماوەتەوە و ئیشی لەگەڵ دەستگا دەکرد. ئەو ڕێکخراوانە دەوری کاریگەری زۆر باشیان هەبووە هەم لە پێشدان و هەم ئێستا کە وەکو باسم کرد لە دوای شەڕی داعشدا ئەوانە ڕویان کردوتە هەرێمی کوردستان دەورێکی کاریگەر و دەورێکی زۆر بەرچاویان هەیە. بە تایبەتی ئێستا ئەلەو هەلومەرجەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کە پێیدا دەڕوا بۆ و قەیرانی دارایی و وەزع ئابووریە خراپەی کە ئێستا هەیە کە خۆتان دەزانن هەموو دام و دەستگاکانی حکوومەت بەدەست وەزعی خراپی داراییەوە مەشاکیلی زۆریان ڕوبەڕووبۆتەوە. ئێمە وەک دەستگای مین بە هۆی کاری ئەو ڕێکخراوانە کە نیشانبەشانی تیمەکانی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستاندا کار دەکەن و بە تایبەتیش کارەکانیان لە منتیقەی شەڕی داعشە وای کردووە کە
کارەکانی دەستگای مین نەوەستێت و کارەکان زۆر باشتر لە جارانیش دەتوانم بڵێم لە زۆر ڕۆوە بەڕێوە دەچێت چونکە ئەمانە بە فەندی نێودەوڵەتی کار دەکەن و ئێمەش هەموو جۆرە کار ئاسانی و هەماهەنگێک لەگەڵ ئەو ڕێکخراوانە دەکەین. زۆر باش. ئەو شوێنانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان پێویستیان بە پاکردنەوە هەیە لە مین بە ڕێژە چەند ماوە و چەند ساڵیش ئەخایەنێت؟ خۆی ئەوە خۆی دوو بەشە، وەڵامی پرسیارەکەی تۆ دوو بەشە. بەشێکیان بریتە لەوەی کە لە کە مین و تەقەمەنی پاشماوەی جەنگەکانی کە لە ساڵانی 60ەوە هەتاکو ڕاپەڕین دەست پێ دەکات. ئەمە ئەوانە ڕوبەرەکەی پێشتر 676 کیلۆمەتر دووجا بوو و ڕێژەی مینەکان لە نزیکی 8 ملیۆن مین بوو لە هەرێمی کوردستاندا. ئێمە لەو کاتەوە هەم لە ڕێگەی ڕێکخراوەکان هەم لە ڕێگەی کارەکانی کاری تیمەکانی دەستگای گشتی کاروباری مین توانیمانە نزیکەی لە 160 ئەو ڕوبەرە پاکەینەوە. ئێستا دەوروبەری 250 بۆ 240 بۆ 250 کیلۆمەتر دووجا لەو بەشەیان ماوە کە ئەوە لە لای ئێمە و خۆمان وەکو دەستگا پێ دەڵێ لەگەسی ئێریا ئەوانەی کە حەقی ئەلغام ئەمانە شوێنەکانیان تقریبن دەستنیشان کراوە ڕوبەرەکەی دیارە. بەڵام بەشەکەی دووەمی وەڵامی پرسیارەکەت کە دەوەستێتە سەر منتیقەی ئازادکراو لە دەستی داعش ئەوە ڕوبەرێکە هەتاکو ئێستا ئێمە نەمانتوانیوە مەسحێکی باش و وردی ئەوە بکەین. ئەمەش بەهۆی قەیرانی دارایی خۆمانەوە و هەم ئەو ڕێکخراوانش کە تازە هاتوون نەیانتوانیوە لەو بوارەدا ئیش بکەن و ئێستا ئاگاد لەچێک لەو بابەتەی کە ئەوڕۆ لە کۆبوونەوەکەدا لەگەڵیانمان باسمان کردووە ئەوەیە کە ئەوان گرنگی ئەوجا بە مەسحی ئەو منتیقانە بدەن و بە تەنسیقێکی باش لەگەڵ بەڕێوەبەری ناحیەکان قایمقامی قەزایەکان وەروە پارێزگارەکان بۆ ئەوەی ئەولەویەتی کارەکانیان لەوەدا بنێن. بۆیە ئاسان نییە ئەگەر ئێستا من ڕقمێکی ورد وەکو چۆن ئەو ڕقەمەی پێشداندام ڕقمێکی ئاوا بدەین. بەڵام خۆتان دەزانن لە درێژایی زیاتر لە 1050 بۆ 1100 کیلۆمەتر حدودی شەڕی نێوان پێشمەرگە و داعشە و لە زۆر شوێندا عمقەکەی 50 کیلۆمەتر دەڕوا بۆ 30 کیلۆمەتر دەڕوا. ئەو ڕوبەرە ناتوانین بڵین بەڵێ بۆ ئەو ناوچانەی کە ئیدارەی دەرەوەی هەرێمی کوردستانن کە داعش مینی تێدا چاندووە تا چەند ئێوە هەماهەنگیتان هەیە لەگەڵ دەستگای گشتی کاروباری مین لە حکوومەتی ناوەند بۆی پێکەوە هەنگاو بنێن بۆ پاکردنەوەی ئێوە هیچ هەمانگیەکتان هەیە؟ بڵێ ئەنجا با من ویستم ئەوە تەواو بکەم. ئەو ڕوبەرە ناتوانین بڵین هەمووی بە تەواوەتی چێندراوە بە عەبوات کە ئەوەش ئەرچی ئێمەیە ئەگەر چی داخلی SOP و کار و بەرنامەی ئێمە نییە. بەڵام ئێمە وەکو دەستگایەکی بەرپرس لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری مین و تەقەمەنی و هەموو ئەو ئاسەوارانەی کە جەنگ بە دوای خۆیدا بەجێ دێڵێ ئێمە هەر لە سەرتاوە هەم تیممان دروست کردووە هەم داوای کۆمەڵێک وەرکشۆپ و کۆمەڵێک ڕاهێنانمان کردووە بە تیمەکانمان. ئێستا تیمەکانی ئێمە بەشێکی زۆریان تەدریبی تەواویان کردو دەتوانن لەسەر ئەو بابەتانە ئیش بکەن. ئەو ڕوبەرە ناتوانین بڵین هەمووی چێندراوە بەو عەبواتانە کە ئەوەش ئەرچی ئێمەیە پاچیانکەینەوە بەڵام بەشێکی زۆری چێندراوە. لەسەر ئەوەی کە لەگەڵ عێراق لە ڕاستیدا ئەگەر بە پێی پەیماننامەی ئۆتاوا کە لە ساڵی 2007ەوە عێراق ئیمزای لەسەر کردووە بە پێی ئەو ناوەرۆکی ئەو پەیماننامەیە بێ عێراق ئیلتیزاماتی خۆی پێشان داوە بەرامبەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و بەرامبەر دنیا جیهان بە ناوەرۆکی ئەو پرۆتۆکۆلەی کە ئیمزای کردووە ئەو پەیماننامەی کە ئیمزای کردووە مەفروزە پاکردنەوەی هەرێمی کوردستانیش لە ضمنی سیادەی بجێی سیادی عێراقدا بێ. بەڵام بەداخەوە عێراق تا ئێستا خۆی لەوە نەکردووە بە سەحەب تەنانەت بۆ دینارێکیش هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستانی نەکردووە. بەڵام ئێمە ئەو منتیقانەی کە ئێستا پێی دەگوترێت ناوچەی زۆر باشە کاک عەلی ناوچەکانی دەرەوەی کەمماوە وەکو کۆتا پرسیارم ئێمە لەگەڵ بەغدا مزەکەرەیەکی تەفاهممان ئیمزا کردووە بەپێی ئەو مزەکەرەیە چ شوێنێک پێشمەرگا
کۆنتترۆلی لەژێر کۆنتترۆلی پێشمەرگەدا بێ ئەو شوێنانە ئێمە لە ڕێگەی ئەو ڕێکخراوانە دەتوانین پاچی بکەینەوە بەبێ هیچ جر و گرفتێکە بێ و هەمهانجێکی تەواو لە بینماندایە لەگەڵ دائیرەی ئەلغامی بەغدا کە ئەوان تەنها ئیشی QA دەکەن ئیشی سەرپەرشتی دەکەن بەڵام ئێمە ئیشی هەموو بوارەکانی ماین ئەکشن. زۆر باش. ئێوە لە دەستگای گشتی کاروباری مین وەکو سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە کۆنگرە ڕۆژنامانێکەشە باسی کرد ئەو ئامێر و کەلوپەلانی کە بۆ هەڵگرتنەوەی مین بەکاری هێنن پێویستیان بە ئەپدەیت و تازەکردنەوە هەیە. لە ئێستادا ئێوە چ هەنگاوێکتان بۆ مەجالە ناوە بە کورتی بێسپاس دەکەم. بەڵێ زۆر لەگەڵ هەموو ڕێکخراوەکان لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە نوێندەرایەتیان لێرە هەیە قونسوڵیان لێرەکانە هەیە پەیوەندیمان پێوە کردوون و پرۆپۆزەڵمان داونێ لیستی پێداویستەکانمان داونێ بێگومان ئەو کەلوپەلانەی کە لە ناوچەی داعش بەکاردێنرێت جیاوازە لەگەڵ ئەو کەلوپەلانەی کە ئێمە بۆ پاکردنەوەی هەرێمی کوردستان بەکارمان هێناوە لەو بارەیەوە توانیویشمانە لە ڕێگەی حکوومەتی یابانەوە عقدێک ئیمزا بکەین کە ئەوان بای 833,000 دلار کەلوپەلی تایبەتمان بۆ دەکڕن کە ئەمن دەتوانم بڵێم ئەو کەلوپەلانە دەورێکی کاریگەر و باش دەبینن و هەم دەتوانین بەکاریان بێنین لە شوێنەکانی تر بەڵام ئێستا بەپێی پرۆپۆزەڵێکی تایبەت کە لەگەڵ حکوومەتی یابان ئیمزامان کردووە ئیش لەسەر ناوچەیەکی محدد و دیار دەکرێت کە ئەوە منطقەی ئەلغامەکانی پێشوویە. ئێمە بەردەوامین لە هەوڵەکانمان لەگەڵ ئەو ڕێکخراوانە لەگەڵ UN لەگەڵ قونسوڵی دەوڵەتەکان بۆ ئەوەی بتوانین کۆمەڵێک کەلوپەل و پێداویستی دیکەی کە تایبەت بەو شوێنە لیان وەربگرین کە بێگومان تەکنیکەکەی جیاوازە کارەکەی جیاوازە و ئامێرەکانیش بۆ بەڕێز علی حەمەدباک جێگری سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە وەڵامی پرسیارەکان دامەوە زۆر سپاس.